لە جیهاندا تەنها لە ناو کووردا ژنی جەنگاوەر بەو شێوە بەرفراوە نەبەدی دەکرێت. لەگەڵمان بن بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارە گرنگە. لە ساڵی 2014دا ڕێکخراوی تەرۆریستی داعش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی و عێراق و سووریا بە تایبەتی سەری هەڵدا. ئەم ڕێکخراوە بە شێوەیەکی زۆر درەندانە خەڵکی بێتاوانی موسڵمان و ناموسڵمانی دەکوشت. ڕەفتاری درەندانەی ئەم ڕێکخراوە وای کرد کە ببێ بە سەردێڕی هەواڵەکانی جیهان. شان بەشانی دەرکەوتنی داعش بابەتێکی دریش بوو بە مای سەرنجی جیهان، ئەویش ژنی جەنگاوەری کورد بوو. بۆ یەکەم جار بوو کە جیهان ببینێت ژنی جەنگاوەر شان بەشانی پیا و بجەنگێت. لەبەرەوە ئەم بابەتە بوو بە سەردێڕی هەواڵەکانی جیهان و چەندین بەرنامەی لەسەر کرا. بە تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە ژن تا ڕادێک ناکارا و ژێردەستە وێ ناکراون. لەبەرەوە ئەم بابەتە بوو بەمایی سەرسوڕمانی جیهان. ئێستا پرسیارەکە ئەوەیە باشە بنەچە و مێژووی ژنی جەنگاوەر لە ناو کووردا چۆنە؟ دیاردەی ژنی جەنگاوەر لە ڕۆژهەڵاتدا نوێ دەردەکرێت. بەڵام لە ناو کووردا لە سەرەتای مێژووە ئەم دیاردەیە هەبوو و بەشێکی گرنگ بووە لە فەرهەنگی کوردی. کۆنترین دەرکەوتنی ژنی جەنگاوەر لە ناو تۆماری مێژوودا لە ناو گوتیەکاندا بوو. نەواریتوم خاتوونێکی جەنگاوەر بووە کە سەرکردایەتی سوپایەکی 10,000 کەسی کردووە لە ساڵی 1800 پێرزایندا. واتە نزیکی 3800 ساڵ لەمەوبەر ئەو شاشن و سەرکردەی سوپا بووە. ناوەکەی نەواریتوم یان نەماریتوم مانای شاژنی نەمار دەدات کە ئەگەرێک هەیە شاژنی ناوچەیەک بوو بێت لە نزیک سەرپێڵی زەها و قەسری شیرین و دەربەنیخانی ئەمڕۆدا. بەڵام تاوەکو ئەمڕۆ ڕێک شوێنی دەسەڵاتی یەکلانە بووەتەوە. ئەوەی مایی سەرنجە نزیکی 400 ساڵ لەمەوبەریش ژنێکی کورد هەر لەو ناوچەیەدا دەسەڵاتدار بووە. ئەو خاتونە ناوی خانم سوڵتان بوو و لە قەسری شیرین حکومڕان بووە. ئەو کات هونەرمەند و گەڕۆکی ئیتالی پێترۆ دێلا ڤالێ دەیبینێت و لەگەڵ خێزانە کریسیانەکەیدا لای دەمێنێتەوە و ئاماژەی پێدەکات. ئەوەی کە گرنگە ئەم خاتونە شاژنە کوردەی باو باپیرانمان نەواریتوم کۆنترین سەرکردەی سەربازیە کە هەتاوەکو ئەمڕۆ بناسرێت لە مێژووی مرۆڤاتیدا. واتە یەکەم ژنە سەرکردەی سوپایی لە مێژوودا خاتونێکی سەر خاکی کوردستان بووە. بوونی ژنی جەنگاوەر و سەرکردەی سەربازی لە ناو گوتیەکاندا نزیکەی 3800 ساڵ لەمەوبەر ئەوە دووپات دەکاتەوە کە ئەم نەریتە لە ناو کووردا دێرینە. بەڵام دەرکەوتنی شاژنێکی سەربازی لە ناو گوتیەکاندا 3800 ساڵ لەمەوبەر ئەگەر ئێمە بمانەوێت ئەوە بەستینەوە بە ژنی جەنگاوەری کوردی ئەمڕۆوە بێ دەرکەوتنی نمونە و سەرچاوە لەو نێوانەدا ناتوان لێ بکرێت. واتە بۆ ئەوەی ئێمە بڵین ئەوانە باو و باپیرانی کورد بوون دەبێت چەندین نمونە و سەرچاوەمان لەو نێوانەدا هەبێت. لە ڕاستیدا سەرچاوی تریش ئاماژە بەو دیاردەیە دەکات لە ناو کووردە. مێژوونووسی یۆنانی ئاریان نزیکی 1900 ساڵ لەمەوبەر ئاماژە بەو دیاردەیە دەکات لە ناو مادەکاندا. ئەو دەڵێت کە پادشای مادی ئاتەرپاس 100 چەنگاوەری ژن کە ئەو بە ئامازۆنیەکان ناویان دەهێنێت بەخشی بە ئەسکەندەری مەقدۆنی. ئاریان ئاماژە بە ڕووداوەکانی سەدەی 4 پێرزاین دەکات. واتە نزیکی 2400 ساڵ لەمەوبەر ڕووداوەکە ڕوویداوە. دەبینێت
هەر نەواری توم نییە کە ژنی جەنگاوەر بووە، بەڵکو دواتریش لە سەردەمی مادەکاندا ئاماژە بەوە کراوە. جگە لە هەزاران ساڵ لەمەوبەر ئێمە ئاماژەمان بە خانم سوڵتان کرد کە خاتوونێک بووە لە شارۆچکەی قەسر شیرین حکومڕان بووە. دیارە بە دڵنیایی سەرکردایەتی هێزێکی سوپایشی کردووە. بەڵام ئەم دیاردەیە لە ناو مێژووی کووردا زۆر دەردەکەوێت و چەندین نمونەمان هەیە. بۆ نمونە لە سەدەی حەڤدەهەمدا خاتوونێکی میر بە ناوی خانزاد دەرکەوتووە. ئەم میرە خانزاد دەسەڵاتی بەسەر ناوچەی سۆراندا بوو و حکومڕانی نشینەکەی لەژێر دەستا بووە. توانا و ئازایەتی ئەم خاتونە کووردە بە ناوچەکەدا بڵاو بۆتەوە و سەرچاوەکان هەندێک زانیاری تایبەتی لەسەر تۆمار دەکەن. ئەم خاتونە ناوی تەواوی خانزاد کچی شاقوڵی بەجی سلێمان بەجی میرسەید بەجی سۆرانە. ناوبانگی ئەم میرە جەنگاوەرە کووردە دەگاتە گەڕۆکی تورک ئەولیا چەلەبی کە لە سەدەی حەڤدەهەمدا هەندێک زانیاری لەسەر ئەو دەنووسێت و دەڵێت. لە سەردەمی سوڵتان مورادی چواردا کە لە نێوان 1623 و 1640دا حکومڕان بووە، ناوچەی هەریر و سۆران لەلایەن ژنێکی بە ئەمەکەوە حکوم دەکرا کە ناوی خانزاد سوڵتان بوو. ئەو سەرکردایەتی سوپایەکی دەکرد کە پێک هاتبوو لە 12,000 سەربازی پیادە بە چەکەوە و 10,000 بە تیرروکەوان و جێگیریەوە. لە جەنگدا دەموچایی بە پەچێک دەشاردەوە و لەشی بەجلێکی ڕەش داپۆشرا بوو. ئەو لە سامی کوڕی نەریمان دەچوو. کاتێک کە سواری ئەسپە عەرەبیە ڕەسەنەکەی دەبوو، ئازایەتیەکی بێوێنەی لە شیربازیدا دەنوات. وەک سەرکردەی سوپایەکی 40 بۆ 50,000 جەنگاوەری بەهێز، چەند جارێک پەلاماری ئێرانی دا و ناوچەکانی هەمەدان، دەرگەسێن، چەمچەماڵ و شاری گەورەی تری تاڵان کردو و بە سەرکەوتوی و دەستکەوتێکی زۆرەوە گەڕاوەتەوە سۆران. بەداخەوە وردەکاری ژیانی ئەم شاژنە کووردە نازانرێت، بەڵام ئەوەی کە گرنگە ئەم شاژنە کووردە هاوشێوەی شاژنە گوتیەکە نەواریتوم ئەویش سەرکردەی سوپایەکی کردووە، بەڵام گەورەتر لە ژمارەدا نزیکی 40 بۆ 50,000 سەرباز بەپێی ئەولیا چەلەبی. پاشماوەی حکومڕانی ئەم خاتونە کووردە ئەمڕۆ قەڵایەکە لەو دەڤەرەی کە حکمی کردو. لە ڕاستیدا ژنی جەنگاوەر بە درێژایی مێژووی کورد دەرکەوتووە. لە ساڵی 1854دا خاتوونێکی سەرکردەی کورد بە ناوی فاتمە ڕەش سەرکردایەتی سوپایەکی دەکرد لە پیاوان و بەشداری کرد لە نمایشێکی سەربازیدا لە شاری ئەستەمبوڵ. ئەو دەرکەوتنە بەشێک بوو لە نمایشی سوپای عوسمانی کە ئەو کات خۆی ئامادە دەکرد بۆ بەشداری لە شەڕی گەورەی قەرەمدا. دەرکەوتنی ئەم سەرکردە ژنە ئەو کات سەرنجی هەواڵنێرە ئەوروپیەکانی بۆ خۆی ڕاکێشە. جابا بەیەکەوە بزانین ئەم خانمە کێ بووە، بۆ سەرنجی ئەوروپیەکانی ڕاکێشا بۆ خۆی و هۆکاری دەرکەوتنی ئەو چی بوو لە شاری ئەستەمبوڵ. فاتمە ڕەش کە تورکەکان ناوەکان وەرجێڕاوە بۆ تورکی و کردویانە بە قەرە فاتمە، خاتوونێکی کوردی خەڵکی مەڕەشی باکووری کوردستان بوو. ئەو وەک سەرۆک هۆزێکی ئەو ناوچەیە بە سوپایەکی گەورەوە لەو سەردەمەدا دەچێتە ناو ئەستەمبوڵ وەک بەشێک لە هەوڵەکانی سوپای عوسمانی بۆ کۆکردنەوەی هێز بۆ جەنگی قەرەم لە دژی ڕووسەکان. ئەم جەنگە لە ساڵی 1854دا دەستی پێکرد لە نێوان
رووسیای عوسمانی و فەرەنسا و بەریتانیا و ئیتالیا پشتیوانی دەوڵەتی عوسمانیان دەکرد. ئەو کات فاتمەڕەش بە خۆی و سوپاکەیەوە هاتە ئەستەمبول بۆ هاوکاریکردنی دەوڵەتی عوسمانی. هۆکاری سەرەکی پشت هاتنی فاتمەڕەش هاوکاری خەلیفەی عوسمانی نەبوو، بەڵکو شتێکی گرنگتر بوو. ڕووداوی بەشداری فاتمەڕەش وەک سەرکردەیەکی سەربازی وای کردووە کە زۆر لە بڵاوکراوە ئەوروپیەکانی ئەو سەردەمە لەسەری بنووسن. ئەو کات پەرتوچێکی ئیتالی وردەکاری ڕووداوەکە و فاتمەڕەش دەخاتە ڕوو. پەرتوکەکە ناونیشانەکەی دەبێتە جەنگی ڕۆژهەڵات، ژیاننامە و وێنەی ئەو کەسانەی کە لە ناو بەشداراندا زۆر دیار بوون. ئەم پەرتوکە لە ساڵی 1854دا لە ئیتالیا دەرچووە کە ئەوانیش هاوکاری دەوڵەتی عوسمانی بوون. لە ئەوروپادا زۆر لەسەر فاتمەڕەش نووسراوە، بەڵام ئەم پەرتوکە جگە لەوەی کە وێنەی کێشاوە زۆر بەوردی لە سەری نووسیوە. بەپێی ئەم پەرتوکە لە کۆتایی مانگی 3 ساڵی 1854دا فاتمەڕەش بە خۆی و سوپایەکی 300 بۆ 400 کەسیەوە دێتە ئەستەمبول. بڵاوکراوەکە بە کەسێکی باڵاکورتی تەمەن سەر و 50 ساڵ وەسفی دەکات کە دوو دەمانچە و ڕمێکی بەدەستەوەی و جلی پیاوانەی لەبەردایە و دوو خزمەتکاری ژنیشی هەیە کە ئەوانیش بە هەمان شێوە جلی پیاوانیان لەبەردا بوو. ئەوان لەلایەن خەڵکەکەەوە بە چاوی ڕێزەوە سەیکراون لەبەرەوەی کە لە ناوەڕاستی ئاناتۆلیاوە هاتبوون بۆ هاوکاری بەپێی بڵاوکراوەکە. پەرتوکەکە دەڵێت کە دەبێت ئەوە بزانرێت باشوور و ڕۆژهەڵاتی وڵاتەکە کە ئاماژەی بە کوردستان خەڵکی ڕەوەندی تێدا کە ئازا و سربەخۆن و هەمیشە ئامادەن بۆ سەرپێچی سوڵتان لە هەندێک کاتی پێویستانە بێت. پەرتوکەکە دەڵێت هێڵی نێوان سنۆپی تا ئەزمیر سنووری ئەوانە، واتە ئەو سنوورەی کە هێرۆدۆت ئاماژەی پێکردووە وەک سنووری نێوان ماد و لیدیەکان، ئەو کات بە نزیکی هەر هەمان سنووری کورد بووە لەگەڵ تورکدا. ئەم پەرتوکە بەردەوام دەبێت و دەڵێت کوردەکان تەنها لە کاتی زۆر پێویستە وەک ئەم شەڕە پەیوەندی دەکەن، دانا لە ناوچەکانی خۆیان دەمێننەوە. بە پێم پەرتوکە هۆزەکەی فاتمەڕەش لە توانایدا بووە کە 4000 جەنگاوەر ئامادە بکەن. ئەوان چەکی هەمە جۆریان پێبووە لە دەمانچە تا تفەنگ و شمشێر و ڕەم، ئەوەش بۆ بەکارهێنانی لە هەموو جۆرە شەڕێکدا. ئەوەی گرنگە ئەوەیە کە فاتمەڕەش لەبەر خۆشەویستی سوڵتان نەبووە کە هاتووە بۆ ئەستەمبول، بەڵکو خۆشەویستی مێردەکەی بووە کە ئەی بردوتە ئەو شارە. لەبەرەوەی ئەو کات مێردەکەی لە زیندانی تورکاندا بووە لە دوورگەی کریتی یۆنان کە لەژێر دەستی عوسمانیەکاندا بوو. فاتمەڕەش بە سوپاکەیەوە هاتووە بۆ ئەستەمبول و هاوکاری عوسمانیەکان بۆ ئەوەی کە بەهۆی ئەوەوە مێردەکەی بربدرێت. پەرتوکەکە بەردەوام دەڵێت کە هێزەکەی فاتمەڕەش بە درێژایی ڕێگاکەی بە هەر شوێنێکدا دەڕۆیشت، خەڵکێکی زۆر دەهاتنە دەرەوە بۆ بینینی کە پاڵتۆیەکی ڕنگتۆخی فەرو، شەرواڵێکی سپی و جووتێک پوتی زەردی لە پێتا بوو و وەک هەموو ژنێکی کورد سەرپۆشێکی سپیشی بە سەرەوە بووە بێ هیچ خشل و زێڕوزیوێت. لە تەکیدا تەپڵ لێدەر و گۆرانی بێش کە پێدەجێت دەنگبێژبی تایبەت بەخۆی بوو بێت لەگەڵ هێزە سەربازیەکەدا بوو براکەشی لە تەکیدا بوو. گرنگی ئەم پەرتوکە لەوەدایە کە دەست بەجێ دوای ڕووداوەکە و لە هەمان ساڵدا بڵاوکراوتەوە و بەپێی وردی زانیاریەکان باشترین سەرچاوەیە لەسەر فاتمەڕەش. هەواڵی بەشداریکردنی فاتمەڕەش و سەرکردایەتیکردنی هێزێکی سەربازی ئەو کات بە ئەوروپا و ڕۆژئاوادا بڵاو بووە. لەبەرەوە بۆ دەیان ساڵ دواتریش ئەم ڕووداوە لە سەرچاوەکانی ڕۆژئاوا و ئەوروپادا ئاماژەی پێکراوە. ئەمە وای کرد فاتمەڕەش ببێ بە کەسایەتێکی ناسرا و تا ڕادێکیش ئەفسانەی. هۆکارەکەشی بۆ ئەوە دەگەڕایەوە کە ئەو کات لە ڕۆژئاوادا ئێشتا ژنی جەنگاوەر بەو شێوەیە نەبینرا بوو. لەبەرەوە ئەم ڕووداوە لە چەندین گۆڤار و پەرتوک و بڵاو کراوەدا ئاماژەی پێکراوە.
فاتمە ڕەش بوو بە هەواڵی گرنگی ئەوروپا. جگە لەو پەرتوکە ئیتالیا کە زۆر بەوردی لەسەر فاتمە ڕەشی نووسیوە، ژمارێک لە بڵاوکراوەی ئەوروپی وێنەی دەستکردی ئەویان سووە سەر بەرگی سەرەکی بڵاوکراوەکان. ئەو کات وێنەی فۆتۆگرافی هێشتا کەم و تا ڕادەیەک دەگمەن بوو. بۆ نمونە ئەمە بڵاوکراوەیەکی فەرەنسیە کە لە 15 مانگی 1954دا دەرکراوە و سەردێڕەکەی دەڵێت فاتمە ڕەشی پاڵەوانی کوردستان لە ئەستەمبول. یان ئەم ڕۆژنامەیە لە ئەڵمانیا دەرکراوە و لە سەردێڕەکەیدا دەڵێت فاتمە ڕەشی ئەمەزۆنی چاونەترس وەک ئاماژە بەژنە جەنگاوەرەکانی ئەمەزۆن. ئەم پەرتوکە لە شاری لەندەن لە ساڵی 1888دا دەرکراوە، واتە 34 ساڵ دوای دەرکەوتنی فاتمە ڕەش. لەوێدا ئاماژە بەوە دەکات کە ژنی کورد سەریاندا ناپۆشن و ئازادن و لە کاتی پێویستدا چەکەڵ دەگرن. هەرچەندە پەرتوکە باسی دابوونەریتی نەتەوەی جیاوازە، بەڵام ئەو نەریتە تەنها لە ئاماژە بە کورد باسی دەکات و وێنێکی خەیاڵی فاتمە ڕەشیشی داناوە. هەروەها ئەمە ڕۆژنامەی نیویۆرک تایمزی مانگی 11 ساڵی 1887، واتە 33 ساڵ دوای ڕووداوەکە، کە ئاماژە بەوە دەکات جەنراڵی فەرەنسی لێسپینێ چۆن فاتمە ڕەشی پێش شەڕەکە بینو و ئەو خاتونە بەشداری شەڕی قەرەم بووە. سەردێڕی هەواڵەکە دەڵێت فاتمە ڕەشی ئەمەزۆنی وەک ئاماژەیەک بەژنە ئەمەزۆنەکان کە لە سەرچاوە یۆنانیەکاندا ئاماژیان پێکراوە. یان ئەمە نمونەی قاپێکی هەڵواسینە کە لەلایەن کۆمپانیای ڤەلیارت دروستکراوە کە کۆمپانیایکی بەناوبانگی بوارەکەی ئەو سەردەمە بوو و لەسەر قاپەکەیان نووسیوە فاتمە ڕەشی پاڵەوانی کوردستان لە ئەستەمبول. هەروەها ئەمە لە ساڵی 1859دا لە پاریس بڵاوکراوەتەوە سەبارەت بە فاتمە ڕەش. وەک سەرنج دەدرێ زۆربەی سەرچاوە ڕۆژئاواییەکان فاتمە ڕەش بە ژنە ئەمەزۆنەکان دەچوێنن. دیارە ئەوان مەبەستیان لەو ژنە ئەمەزۆنانە نییە کە لە فیلمە سینەمایەکانە دەیبینین و لە جەنگەڵەکانە دەرەکەون. ئەوان ئاماژە بە ئەفسانەیەکی یۆنانی دەکەن بە ناوی ژنە ئەمەزۆنەکان. بەپێی ئەو ئەفسانە یۆنانیە کۆمەڵگەیەک هەبووە لە ڕابردوودا لەو ناوچانەی دەوروبەری کوردستان کە کۆمەڵگەکە لەلایەن ژنی جەنگاوەرەوە بەڕێوە براوە. ئەم بابەتە زۆر بەوردی لە ناو یۆنانیەکاندا لە سەری نووسرا و بە شێوەی جیاواز لە دەقای یۆنانیەکانە دەرەکێ. بەڵام وەک ئاماژەم پێکرد ئەمە ئەفسانەیە. سەرڕایەوە بوونی ئەو هەموو زانیاریە وردە لەسەر ئەمەزۆنەکان ئەوە دووپات دەکاتەوە کە ئەم ئەفسانەیە دەشێت بنەچێکی مێژوویشی هەبێت. ئەفسانەی ئەمەزۆنەکان لە سەردەمی شاعیری یۆنانی هۆمەرەوە واتە سەدەی هەشتەمی پێشزاینەوە ئاماژەی پێکراوە. دواتر لەلایەن هێرۆدۆت و چەندین مێژونووسی تری یۆنانی و ڕۆمیەوە بە شێوەی جیاواز ئاماژیان پێکراوە. بەپێی سەرچاوە یۆنانیەکان ئەوان کۆمەڵگەیەک بوون کە ژنی جەنگاوەر حکومڕانی کردبوون. تەنانەت لای ئەو ژنانە بەپێی یۆنانیەکان جەنگ هێندە گرنگ بۆ بۆیان مەمکێکی خۆیان بڕی بووەوە بۆ ئەوەی کە بە ئاسانی تیربازی بکەن. لە ناو یۆنانیەکاندا بابەتەکە هێندە بڵاو بووە، تەنانەت ئاماژە بە جەنگی نێوان کەسایەتی ئەفسانەی یۆنانی هەرقل و ژنە ئەمەزۆنەکانیش کراوە. ئەمەزۆنیەکان لە ناو یۆنانیەکاندا زۆریان لەسەر نووسراوە و هەرچەندە ناوی چەندین شاژن و ڕووداویان لەگەڵ یۆنانیەکان دەهێنن، بەڵام زیاتر بووە بە ئەفسانە وەک لە مێژوویەکی ڕوون. واتە ئەفسانەکە دەما و دەم لە ناو یۆنانیەکاندا جێڕاوەتەوە و بەردەوامی هەبوو. هێرۆدۆت دەیەوێت مامەڵەی مێژووی لە تەکدا بکات، بەڵام سرابۆ نزیکی 400 ساڵ دوای هێرۆدۆت دەیەوێت زانستی تر سەیری ڕووداوەکە بکات و ئەو وەک دابوونەریتی خەڵکانی جیاواز بینیوێتی کە بووە بە ئەفسانە لە ناو یۆنانیەکاندا. بەڵام ئەوەی کەمایی سەرنجە و وەک پێشتر ئاماژەی پێکرا، نزیکی 1900 ساڵ لەمەوبەر مێژونووسی یۆنانی ئاریان ئاماژە بە ژنی چەکداری ئەمەزۆنی دەکات کە لە سەدەی سێهەمی پێشزایندا کە پاشای ماد بەخشوێتی بە ئەسکەندەری مەقدۆنی. واتە 2300 ساڵ لەمەوبەر ژنی چەکدار و ئەفسانەی ئەمەزۆنیەکان بەستراوەتەوە بە کوردەوە. زۆر ئەگەریش هەیە کە ئەم ئەفسانەیە بەهۆی ئەو ڕاستیە مێژوویەوە بوو بێت کە لە سەرەتای مێژووەوە ژنی جەنگاوەر لە ناو کووردا هەبوو.
ئەم دیاردەیە کە لە ناو یۆنانیەکاندا نەبووە، بەڵام یۆنانەکان دەما و دەم پاڵەوانێتی ژنی شەڕکەری ناو کوردیان جێڕابێتەوە و دواتر شێوەی ئەفسانەی وەرگرت بێت و بوو بێت بە سەرچاوەی ئەفسانەی ژنانی ئەمەزۆن. ئەم بەستنەوەی کورد بەو ئەفسانەوە لەم 200 ساڵی ڕابردووشدا بەردەوام بوو. زۆربەی ئەو بڵاوکراوە ئەوروپیانەی کە لەسەر فاتمە ڕەش نووسراون بە ئەمەزۆنی ناوی دێنن. بۆ نمونە ئەم پەرتووکە کە لە ساڵی 1912دا نووسراوە و دەیەوێت ئەو ئەفسانەیە بکات بە مێژوو لە بنەچەی ئەمەزۆنیەکان بگات، نووسەرەکەی لە بەشێکدا ئاماژە بەبوونی ژنی ئەمەزۆنی لە ناو کووردا دەکات و دەڵێت ئەم دەنگۆیانە هەتاوەکو ئەم دوایەش بەردەوام بوو، تەنانەت لە ناوەڕاستی سەدەی 19هەمدا ئێمە گوێبیستی ژنی جەنگاوەر دەبین. یەکێک لەو نمونە سەرنجڕاکێشانە جۆرێک لە ساڵیستریستی نوێیە کە سەرۆکخێڵێکی کووردە بە پاکیزەی ڕەش ناسراوە. لە سەرەتای جەنگی قەرەمدا سەرکردایەتی سوپایەکی 1000 کەسی دەکرد و دوای ئەوەی کە نمایشێکی لە بەردەم کۆشتی سوڵتاندا لە ئەستەمبول پێشکەش کرد، چوو بۆ شەڕ لەژێر سەرکردایەتی عومەر پاشا لە دژی ڕووسەکان لەسەر ڕووباری دانوب. نووسەر دەوێت بڵێ کە ژنی جەنگاوەری ئەمەزۆنی لە ناو کوردەکاندا بەردەوام بوو و فاتمە ڕەش وەک نمونە دەێنێتەوە. فەرمانبەری بەریتانی تۆمسن کاتێک کە ئاماژە بە هێزەکانی بەریتانیا دەکات لە سەرەتای سەدەی 20دا، ئەو ئاماژە بە 2 خاتوونی کورد دەکات کە خوشک بوون بە ناوی کۆخەنێرگز و ئاشەنێرگز کە وەک ژنە ئەمەزۆنیەکان پەلاماری سوپای بەریتانیان داوە، یان توێژەرێکی وەک جۆنمان کە پەرتوکەکەی لە ساڵی 2017دا دەرکردووە و لەژێر ناونیشانی گەڕان بە دوایی ئەمەزۆنیە ڕاستیەکاندا ژنی جەنگاوەری ڕاستی جیهانی دێرین. ئەویش بەشێکی تایبەتی لە پەرتوکەکەی بۆ ژنانی کورد تەرخان کردووە. لە ڕاستیدا فاتمە ڕەش دەیان جار بە ئەمەزۆنی ئاماژەی پێکراوە، واتە لە دوای مێژونووس ئاریانەوە ئەو دیاردەیە بەردەوام بووە وەک تۆمار لە نزیکی 200 ساڵی ڕابردوودا هەر کەس ئاماژەی بە ژنە جەنگاوەرە ئەمەزۆنیەکان کردبێت هەمیشە ئاماژیان بە ژنی کورد کردووە. وەک دەبینرێت لە سەرەتای مێژووە ژنی جەنگاوەر لە ناو کووردا هەبوو، ئەم دیاردەیە لە هەموو قۆناغێکی مێژووی کووردا ئاماژەی پێکراوە. لە ڕاستیدا زۆربەی ئەو گەڕۆکانی کە هاتوونەتە کوردستان ئاماژەیان بەم نەریتە کردووە. بۆ نمونە ڕیچکە لە کوردستان بە مستەر ڕیچ دەناسرێت لە ساڵی 1820دا دێتە کوردستان. ئەو بە قسەی خۆی لە بەغدا ڕووداوێکی زۆر سەیری بینیوە لە پەیوەست بە ژنی جەنگاوەری کووردا و ئەو لە پەرتوکەکەیدا ئەم ڕووداوە سەیری تۆمار کردووە. ڕیچ ئەڵێت کاتێک کە لای فەیزوڵڵا ئەفەندی بەرپرسی دیوەخانی پاشای بەغدا بووە، لەوێ فەیزوڵڵا وتوێتی حەزەکەم شتێکی سێر نیشاندەم. فەیزوڵڵا یەکێک لە پاسەوانەکانی خۆی نیشان دەدات، ئەنجا بە میستەر ڕیچ دەڵێت چی تێ هەڵبینیت؟ ئەوش دەڵێت پیاوێکی بەهێز دیارە. دەڵێت ئەوە پیاو نییە و کیژێکی پاکیزەی کوردی بڵباسە و باشترین ئەسپسوار و ئازاتین سەربازە. دەڵێت تورکێک کە ڕەتێک ویستوێتی دەستی بۆ بەرێت. ئەویژەڵێت یەک چەقۆی پێدا کردووە و خەریک وە بیکوژێت. تەنانەت بە قسەی فەیزوڵڵا هێندە ئازا بووە کە هەڵی کوتاوەتە سەر تۆپی گولە لەسەر و خۆی گەیاندۆتە سەری. فەیزوڵڵا وەک نمونەیەکی شەرەف و ئازایەتی ئاماژە بەو خاتوونە کووردە دەکات و ڕیچ دەڵێت نمونەی ئازایەتی پیاوانە بە هیچ شێوێ لە نێو مێنەی کووردا دەگمەن نییە. پێش میستەر ڕیچ بەنزیکی 100 ساڵ پیاوێکی بەریتانی بە ناوی سایمۆن برایتن لە ساڵی 1937دا دەڵێت ژنی کورد جەنگاوەرە و شمشێر و ڕم بەکاردەهێنێت لە جەنگدا. هاوشێوەی ئەوانی تر لە ساڵی 1991دا لوسی گارنێت کە خاتوونێکی فۆکلۆریست و گەڕۆک بووە و زۆری لەسەر ژنی ناوچەکە نووسیوە، ئەو ڕۆڵی گەورەی ژنی کورد لە کۆمەڵگەکەیدا دەخاتەڕ. ئەو ئاماژە بە لێوهاتوویی ژنی کورد دەکات و چەند ڕووداوێکی ئازایەتی ژنی کورد و هەروەها دیسانەوە ئەوی ژنی کورد بە ئەمەزۆنی ناودەهێنێت وەک ئاماژەیەک بە ژنی جەنگاوەری کورد کە خۆی بینیونی و دەژڵێت. ژنی کورد بە تایبەتی لە ناو هۆزار ڕەوەندەکاندا بایەخێکی چالاکانە دەدەن بە کاروباری کۆمەڵایەتی و سیاسی هۆزەکەیان و ئەوان ئاگاداری کێشە، ڕێخستن و پیلانەکانن
کە زۆر جار ئەوان بەڕاستی و ڕۆحی پاڵنەرین. هەروەک پیاوانی ڕەگەزەکەیان زیت و کۆڵنەدەرن و هەمیژە بە ئاگان و ئامادەن کە سواری زینی ئەسپەکان ببن. دەرکەوتنی ژنی جەنگاوەری کورد لە ساڵی 2014 و لە شەڕی داعشدا ئەوە هەر لە خۆیان نەبوو و ئەوە ڕووداوێکی دابراو نەبوو لە مێژوو فەرهەنگە دەوڵەمەندەکەی کورد. ئەوە بەشێکی گرنگی فەرهەنگی کوردی بوو. بەڵام بۆ جیهان لەبەرەوەی شتێکی نوێ بوو، هەرزوو بوو بە سەردێڕی هەواڵەکان. سەرڕایەوە لەبەرەوەی ئەمە بەشێکە لە فەرهەنگی کوردی لە هەموو دەرفەتێک و سەرچاوەیەکدا ئەم دیاردەیە دەردەکەوێتەوە. مایکل گونتە ئاماژە بە سێژنی سەرکردەی کورد دەکات کە شەڕیان لەگەڵ سوپای عوسمانیدا کردووە و ناویان لە سەرچاوەکاندا هاتووە کە بریتی بوون لە مامە پورە حەلیمەی پشدەر، مامە قەرە نێرگزی هۆزی شوان و مامە پرشنگی هۆزی میلان. بەداخەوە شتێکی ئەوتۆ سەبارەت ئەم سێ جەنگاوەرە کووردە نازانێت جگەلەوەی کە دژی سوپای عوسمانی شەڕیان کردووە. هەروەها سوپای کەریمخانی زەند، دامەزرێنەری دەسەڵاتداری زەن کە حکمی ئێرانیان دەکرد، هەندێک جار ژنانی تێدا بووە کە شان بەشانی پیاوان شەڕیان دەکرد لە دژی هێزە ئەفغانیەکان کە هەندێک جاک لە شەڕدا بوون لە تاشیاندا. لە سەدەی 20دا خانمێکی تری کورد بە ناوی قەدەمخێر ناوی دەرکردووە. ئەم ژنە خەڵکی لوڕستانی ڕۆژهەڵاتی کوردستان بوو. دوای ئەوەی کە شامورادی برایان لە ساڵی 1925دا کوشت، ئەو سەرکردایەتی هۆزەکەی دەکرد لە دژی ڕەزا شای پەهلەوی ئێران. لە سەردەمی خۆیدا نامەی نووسیە بۆ شێخ مەحموود لە باشووری کوردستان داوای لێکردووە کە هێزەکانیان بکەن بێک لە دژی دوژمنەکانیان. ئەم خانمە لوڕە کووردە لە سەردەمی خۆیدا ڕۆڵێکی ئازایانەی سەربازی و سەرکردایەتی بینیوە. دیاردە کۆمەڵایەتیەکان هەمویان هۆکاری جیاواز لە پشتیانەوە. کۆمەڵگەی کوردی هەندێ نەریدی تایبەت بەخۆی هەیە کە بە تەواوی لە نەتەوەکانی دراوسێ و تا ڕادێک جیهانیش جودای دەکاتەوە. ئەوەی کە ڕوونە ژن ڕۆڵی گرنگی لەناو ئەم کۆمەڵگەیەدا هەبوو و ئەو ڕۆڵەش لە بواری سەربازیدا هەتاوەکو ئەمڕۆ بەردەوامە. لە ڕاستیدا بەسەدان کەسایەتی ژن هەیە کە ڕۆڵی گرنگیان لەناو کۆمەڵگەی کوردیدا بینیوە لە بواری جیاوازدا. دیارە چەندین هۆکار هەیە بۆ ئەم دیاردەیە. لەم بەرنمەیەدا ناتوانرێت هەموو ئەو هۆکارانە بخرێنە ڕوو. لە بەرنامەیەکی تایبەت بە دەسەڵاتی ژن لە مێژووی کووردا وردەکاری زیاتر دەخرێتە ڕوو. ئەوەی کە ئەمڕۆ بایەخی پێدرا بابەتی ژنی جەنگاوەر بوو کە بەشێکە لە تایبەتمەندیەکانی فەرهەنگی دەوڵەمەندی کورد و بەردەوامی مێژوویەکی دێرینە. وەک ئەمڕۆ لەم بەرنمەیەدا بینیمان یەکەم ژنی جەنگاوەر لە مێژووی مرۆڤایەتیدا نەواریتوم شاژنێکی گوتی سەرخاشی کوردستان بووە. بەڵام ئەم ڕووداوە دەگمەن و تەنها نییە، بەڵکو لە هەموو قۆناغێکی مێژووی کووردا بەردەوام دەرکەوتوتەوە. ئەم ڕووداوە هێندە بڵاو بووە لە ناو فەرهەنگی کوردیدا، دەشێت بوو بێتە سەرچاوەی ئەفسانەی ژنە ئەمەزۆنیەکانی ناو یۆنانیەکان. ئەوەی ئەم ئەگەرە بەهێز دەکات، یۆنانیەکان 1900 ساڵ لەمەوبەریش ئاماژیان بە ژنە ئەمەزۆنەکان کردووە لە ناو مادەکاندا باو باپیرانی کورد. واتە لە ڕابردوو ئەم ڕۆژدا هەر کات ئاماژە بە ژنە ئەمەزۆنەکان کرابێت، ژنی کورد وەک بابەتێکی گرنگ و پەیوەندیدار هاتۆتە کایەوە و ئاماژەی پێکراوە. وەستانی ژنی جەنگاوەری کورد بەرامبەر بە داعش جارێکی تر وە بیرهێنانەوەی جیهان بوو بە یەکێک لە دەوڵەمەندترین و دێرینترین فەرهەنگ لە جیهاندا کە فەرهەنگی کوردیە. بەرنامەی خۆناسین دەیەوێت لە هەر ئەڵقێکدا بەشێک لەو فەرهەنگە دەوڵەمەند و دێرینە بە خۆمان و نەوەکانمان بناسێنێ. ئەوەش بە ئامانجی خۆناسین وەک ئەوەی کە هەبوون و هەین، نەک وەک ئەو ڕوخسارە درۆینەی کە لە 100 ساڵی ڕابردوودا پێمان ناسێنراوە. تا بەرنامەی تر خواتان لەگەڵ.